بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتەوە. خۆشەویستان ئەم جارەیان ڕوومان کردوتە دەڤەری هەورامانات. ئەمڕۆ بەرنامەی ئاوادان بێ لە گوندی زەڵمە. فەرموو با پێکەوە ئەمڕۆ لە گوندی زەڵم بەرینە سەر. فەرموو. هەر لێرە ئاژی و هەر لێرەش لەدایک وەڵا ئەوە ماڵی منێ. ئەی چۆنە بە هەورامی قسە ناکەیت؟ ئەیکەم ئێوە هەورامی نین تا هەوراوی لەگەڵ ئاسایی ئەگەر بە هەورامیش قسە بکەی من تێگەم و پرسیارش لێ یەکەم باشە. با بزانم تۆ لە کێوە لە زەڵمەژی؟ بە مناڵی لێرە بوو لەدایک بووم. فێر بوو نەگەر بە سۆرانی قسەتان لەگەڵ بکەن بە کوردی قسەتان لەگەڵ بکەن لا بە کوردی وەڵام هەموو جۆرە قساکەین باشە بە هەورامی قسەم بۆ بکە خەی ناکە من باشە بازان واچە باشە تۆ پێم بڵێ بزانم لە کێوە لێراژی؟ وەڵا مەواچوو چێگە جارێ بێناخە لێرە لەدایک بوو. وەڵا ئەی چەند ساڵە بەروخان و لێرە ئاوادان کردوەوە ئێرە خۆ وەختی خۆی تێک چوو باریان کردن نازان بردیان بۆ ئۆردوگاکان لە کەیەوە هاتن وەڵا چوزان و واچوو چێش من بە ساڵ و چێ مەزان و واچوو ئیسە ماچە فکرم نمێ بە حەرجە ئەرێ بێنە تا ئیسە هەرچێگە ژیوێنە ئەی باشە یانە تاتێم چوو سەرەوە بیەن ئینە ژیانە و پیاکەی ماکە چێگەنێ ئامێنە ئێ تۆ ماڵی باوکیشت و ماڵی هاوسەرەکەشت هەر لێرە ئەرێ وەڵا ئانە یانە شابیە. ئەی بابزان بە چیوە مەشغوڵی لێرە خەریکی چی؟ وەڵا خەریکی مانگا بوو مانگاکەم تێک لێن تێگەدەی باشە یا بێ بە عەرێ هەورامی قسەم لەگەڵا بکە یا بێ باشە دەی بە ئاسوودەی خۆت تۆ حەزت لە کامایانە بە ئاوا قسە دەی بە کوردی قسەتان بۆکەم چونکو لە هەورامیەکەی تۆ بە کوردی قساکە بریش بە هەورامی تێگەچێ باشە تۆ پێم بڵێ بابزانم بە چی و مەشغوڵی لێرە چیت هەیە؟ وەڵا ئیسا هیچم نییە لەم بێنا مانگایەکم بوو مردار بووە قەزا وەڵای ئێوەی برد و ئیتر ئیسا هیچم نییە و بۆ خۆ خۆش یاخوایەوە خۆش بن ئینشەڵڵا. تۆ پێم بڵێ ئەی باخ و شت چیت هەیە؟ وەڵا باخەم هەیە لە خوارەوە لە وشکەناو ماڵ باوکم پێیان داوەمەوە تا لەوێ. تۆ پێم بڵێ چەندێ دڵت خۆشەکە لە زەڵمی؟ وەڵا ئەو نەدڵم خۆشە بەقە دنیا. ئەی تۆ پێم بڵێ باوپیرم بە چۆن پێخۆش نییە؟ تۆ ڕۆژانە هەر لە ماڵەوە یاخود هاتوچۆی باخ و ئەو کەژوشتانە؟ وەڵا هەر لە ماڵەوەم کوڕەکانم باخەکە ئاوا دێرن و بەخێویەکەن ئیتر خۆشم لە ماڵەوەم. تۆ ئێستا بۆ خۆت بە تەنیاژی یاخود تەنیاژێمە ماڵی کوڕمێ ماڵی کوڕ زۆر باشە دەیخوای گەورەت لەش ساخیان قوربانە بن بە ساخەڵم بێەوەی بن یاخوا سەلامەت بن مەمنونی خوا بن باوکە. چۆنی قوربان دەنگ باست چاکی بەزە چۆنە شکر باشی خوا لێ ڕازی بێ چاکی دەنگ و باست تۆ پێم بڵێ سابم بانێ زۆ بە شوێتی قوربانەشم بۆ گەژە بۆ کەژە ئەمانە نازانم ئەمان وەزانم ئەوە مانگایە و ئەوەی ترێت نازانم بەڵا هەمویان مانگان مانگان بخۆ دەبی بە شوانیان بەڵا بانیان یاربەی تۆ ئێوارە خۆیانێنەوە ئێوارە خۆیانێنەوە زیانی لێ نییە ناشۆ نەوەڵا حەملە هیچ نییە. باشە ئەم شاخ و چێوە ئەگەر شەوانە ماڵاتی لێ بمێنێ مشکلەیە؟ وەڵا دابای بۆ پرا بووەرە وەڵا جاران ئەم منتیقەیە دابای کەم بوو زۆر کەم بوو ئیسە زۆر کەمتیا زۆر و گوری هەیە و کەمتیایی هەیە و کەمتیاریش زیان لە حیوانەدا خەزابی کەمتیار زۆر دڕترە لە گورەکەکان. تۆ پێم بڵێ ئەم چەند سەر ڕەشە وڵاقەتە یاشتی هەلەوەی ئەی باخوشەتی مڵکێکی واوان نییە هەڵەوەڵا ئەی باشە شینوانەیەوەتەوە خانشین خی گەورە سەلامەت باخۆ
باشش کرد چاکی پایمانە باکرد وەڵا با من ئەلێرەوە دانیشم تۆزێک شکر باشی بە پرسیارێکە لێ بکەم چۆنە تۆ لە زەڵم ماوی چۆنە عنی مەبەسم وایە دەیەکە وردە وردە بەرەو چۆڵی ڕۆیوە چۆنە تۆ لێرە ماویت قضیه ئاژەڵداریەکەین لە ماوینەوە ئاژەڵ با بزانم چیت هەیە مانگا وازام لێرە بە زۆری هەر مانگا ڕاگرن وانە بەڵێ ئەیکەنە ئەو ئەو بەر هەر بەبێ شوان وانە بەڵێ شوانی نییە خۆیەتەوە بەڵێ ئێوارانێتەوە باشە ئەوە ئەگەر شیرروشتی هەبێ خۆیەتەوە ئەگەر قسر بێ و نایەنەوە وانە ئەو بەرزیانی لێ نیە بڵێ زیانی بکەنەوە قەزیانی مەگەر گورگ بووی خۆ ناحێکی لێ باشە تۆ بابزان بەس ئاژەڵت هەیە باخیشت هەیە وڵا باخم لێ هیچ باخم لێ ئەوە باشە چۆنە نەچوویتە شوێنێکی وەکو خورماڵ و ئەوانە تۆ وەختی ئەو لەگەڵ هاتنە ئێرە وەختی گرانیەکە بۆ وەختی لێرە ماوینە و دوای نەڕۆشتینەوە خورماڵ باشە تۆ پێم بڵێ تۆ لێرە لە دایک بوو یا لە شوێنی ترەوە هاتووی بۆ ئێرە لەمنەوە باخانە باخانە بەڵێ باشە ینی زەڵمی ئەسڵی بەڵێ باشە ئەی چۆنە باخن نییە باخمان هەر باپیربان باخی نەبوو تێمەریمانە ڕەنگە هەر لە قەدیمەوە خەریکی ئاژەڵداری بوو بەڵێ هە بە مناڵیەوە ئاژەڵداریمان کردو چەندێ دڵ خۆشەکە لە زەڵم ماوی خراپ نیێتە شوێنێکی کەنارە و شوێنێکی خۆشە و ئەو هەواجی خۆشی هەیە باشە وەرە وڵات سەوزایی و باشە خراپ نییەوە دەخوای گەورە سەلامەتان کرد بابزانم چۆنە تۆ لە زەڵمیت وەڵام ماڵ باوکم هاتوون بۆ دێنی بۆ ماڵ باوکم خەریکی خانم خانوتمان تێکداوە خانوشت دەکەینەوە خانووی خۆتان یای ماڵی باوکت هی ماڵی باوکم هاتوون بۆ یارمەتی دایکم باوکم دەخوای گەورە سەلامەتت کایەخوا تۆ بە خۆ لەکوێ ژیت لە خورماڵەژین بەس خۆت بە زەڵمێ زانی وانێ ئارەوەڵا ئازاڵمی عەسڵم دێ باشە بەتەیشی زەڵمی لە هەر شوێنێک بندیانی ئەڵێن زەڵمین ینی باشە ئەی باخ و باخات چیتان هیچان هەیە لێرە وەڵام نیمانە بەس ماڵ باوکم باوکی دایکم هەیەانە لەو خوارەیە لە لای وشکەنەوە لە وشکەناوە بەڵە باشە ئەی تۆ چەند حەزەکەی کە بێتەوە سەردانی گوندەکەتان بکەی زوو بێتەوە سەردانی دایک و باوکت بکەی وەڵام حەزەکەم زوو بێمە بە دەڕۆژ لێرە بم بێتاقەت نامە بەنەی دایکم باوکمەوەتنی هەر بە مناڵی ژاتینە ئێرەنەوە دەکان لێرە ژیاوین حەزم لێرە هەیە و بڵێن دڵم پێکرێتەوە بەس شوێنێکی زۆر خۆشە ئەگەر ینی تۆ لە خورماڵیشی نزیکی دوور نیت ینی دەکرێت هەم سیلێ ڕەحمە سەردانی دایک و باوک دەکەی هەم نازانم ینی شوێنێکی خۆشیشە وەڵا شوێنێکی خۆشە فێن کە گەشتاریە بڵێن ئیتری ئێمەش بەبنەوە خەریکی باوکم دایکم ئاژاڵدارین و بڵێن ئەلکوم سیبەتێکیان هەیە ترێمەژێنە هاوکاریانەکەن بەس حتا بڵێت دێکەمان خۆشە ڕاستە بڵێن دەیەکی ئەوە بەرفراوانە ئاژاڵدارێکی زۆری تایە بڵێن دۆری ویس ماڵیتیایە ئاژاڵداریەکەن و خەوانیەکەن بڵێن زۆر خۆشە ڕاستە دەیخوای گەورە سەلامەتان کایەخوا سپاسانەکەین دەسە خۆش مەمنونین سپاس دەکەین مامۆستا عەلی سەلام عەلەیکوم وعەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه مامۆستا زەڵم تاریخێکی جوانی هەیە لە مەسەلەی خوێنەواری و ئەوەی کە پێگوترێ زانست و بواری عیلم و ئەوانە یانی ئێستا بۆ نمونە ناوێکی وەکو مامۆستای زەڵمی ئەوە دکتۆر مستەفا زەڵمی ئەوەیەکەکەن لە ینی لە ناوە زۆر دیارەکانی ناو بواری سەقافەی ئیسلامی ڕۆشنبیری ئیسلامی با بزانین ئەم مێژووە چۆن هاتووە و ئەم مێژووە مەسەلەن بۆ نمونە کەی دەستی پێ کردەوە گەشتۆتە کوێ بسم الله الرحمن الرحیم بەخێر بێن یاخوا گومانیتانە گوندی زەڵمی ئێمە مێژوویەکی دێرینی هەیە بە بۆنەی بوونی ئاو و ئەشکەوت و نزیکی لە دەشتی شارەزورەوە هەمیشە ئاوەدان بووە بەڵام لە بواری علمیەکە لە هەر شوێنەکە دییان دروست کردوێت لە چەند شوێنەکە گوێزراوە تۆ مزگەوتی تیابووە بۆیە هەمیشە حوجرە و فەقی هەبووە مزگەوتەکانی زەڵم گومانیتانە کۆمەڵێک مامۆسای ئاینی زۆر لەناو ئەم گوندەی ئێمە درۆ بەڵام گرنگترینیان کە لەوانە دکتۆر مستەفا زەڵمی و ئێساس کۆمەڵێک خاوەن شەهادەی پلەی باڵا لە پرۆفیسۆر و یاریدەدەری پرۆفیسۆر و دکتۆرەوانەمان هەیە
بەڵام ئەگەر بینە سەر ناحیەی پەروەردەیەکەی بڵێن لە ساڵی 1955 یەکەم جار مەکتەب دروست کراوە لەسەر دەستی ڕەحمەتی جەنابی مامۆستا شەخسیقی سەرگەتی یەکەم وەزوێ قوتابیشی کۆمەڵێک قوتابین کە ئێستا زۆربیان لە ژیانە ماون دواتر وردە لە ساڵی 58 تا ئەگاتە لە 63 بۆ 67 لەو بینە قەتعێکی تێکەوێت دوایی لە 75 کۆمەڵێک کەسایەتی لێرە هەر مامۆستا بن لە دوای نسکۆی شۆڕش دواتری لە ئینتیفاضا ئاوادانەکرێتەوە هەر لەسەر ئەرکی خەڵکی گوندەکە ئەوەی جێگەی شانازیە کە ئەم گوندەی ئێمە پێش ماڵەکانی خۆیان مزگەوتیان ئاوادان کردوێتەوە هەمیشە مزگەوتی هەبووە پاشانی یەکسەر مەکتەب لە ساڵی 92 کە دوای ئینتیفاضای گوندەکان ئاوادان کراوەتەوە لێرە مەکتەب کراوەتەوە بەردەوام بۆ هەتاکو ساڵەکانی دوای 2003 تا 2006 وانش بەردەوام بەڵام بەداخەوە وردە کە ئەو خزمەت گوزارانەی کە نەکران بۆ ئەم گوندەی ئێمە وای کرد کە ئێستا بەداخەوە مەکتەبەکەمان داخرا و قوتابخانەی زەڵم داخراوە من بۆ خۆم یەکێک بووم لەوانەیە کە 7 ساڵ مدیری ئەم مەکتەبی زەڵمە بووم قوتابخانەی زەڵمە بووم بەڵام ئێستا جێی داخە قوتابیەکانمان لێرەوە بە سیارە یان ئەچنە ئەحمەدایان بۆ ناوەندی و ئامادەیەکە یەنە خۆرماڵ بۆیە ئەمە بەڕاستی جێگەی داخە و حکوومەتی هەرێم کە لە کاتێکا شوێنێکی گەشتیاری ئاوا زۆر گرنگە هیچ پرۆژەیەکی خزمەت گوزاری لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئەم گوندەی ئێمە نەکراوە بە قوتابخانە و نەخۆشخانە و بە هیچ شتێکەوە تەنها پرۆژەی بۆ کراوە ئەوی لەلایەن ڕێکخراوێکەوە کە ڕێکخراوی کڵاو و ئەو کاتە هات ئەو پرۆژە ئاوەی کردووە هیچ شتێکی نەکردووە کە لە کاتێکا یەکێکە لە جوانترین سەرنگەکانی کوردستان شکر باشی دەنگ و باست شکر باشی تۆ پێم بڵێ چۆنەوە فرۆژگاکە ناوناوە فرۆژگای زەڵم زەڵم باشە نانامە بەسمەوە نییە هەر بە ناوی گوندەکەوەیە بە ناوی دەیەکەوە بە ناوی دەگاکەوە باشە تۆ ئەم دوکانت بۆ خەڵکی ناو دێکە داناوە یا بۆ گەشتیاران ئەی بەرو بازاڕەکە چۆنە شکر والله سپاس بۆ خوا هەرش نوایگەیە من قەناعەتمەیە پێی ئەگینا وەکو سەرچاوە نییە دۆشاوی خۆمانە هەیە ئەمە بەسە دۆشاوی خۆمانە چییە؟ توی خۆمانە دۆشاوی هەنار هەیە دۆشاوی هەنار مە بەسەر ڕوو بە هەنارەوە سرکەی هەنارە تۆ تا چەند شتەکانت خۆماڵینی ناو دەی زەڵمن والله هەرەو دوانەیە کەمە بابزانم تۆ چییە فرۆشی بە زۆری؟ والله ساردەمەنی و پسکێت و گەز و ئیتر شەکر و چای و ئەوانە فرۆشم برێنج و ئێستا خەڵک بە زۆری لە لای سێداران و ئەوانەوە هاتو چۆکە یا لێرەشەوە لە لای بنی پەڵکو ئەوانە شوی خەڵکی والله زیاتر خەتای ئەو جادەکە یەکسایتە ئەزیەتیانە بێ زیاتری ئەو خەڵکە لەوەیە خۆ ئەوان هۆرازی زۆر ئەو دوورە ئەم نزیکە بەڵام لەبەر ئاواییە باشە ئەی تۆ پێم بڵێ بۆ خۆت ماڵ لە زەڵمە لێرەیە یاخۆت کەواتە تۆ هەم ماڵشت لێرە و هەم دوکانەکەشت نزیکە لە باشە الحەمدوللا باشە گەورە سەلامەتان کە باشە بێتاقەتم بێتاقەتێکیش دەرەکە باشە ئەوە ماڵمانە وان دەخڵمەکە بە هاورامیش هەندێک قسەمان بۆ بکە باشە بابزانم ئەحواڵتان چۆنە دەنگ و باسان چۆنە لە زەڵم بەچیەوە مەشغوڵن باخ و باغداریە ئاژەڵداریە بە هەورامی قسەم بۆ بکە زەڵم بعضێش بە ئاژەڵە بعضێش بە باخۆ بعضێش بە دوکانەوە زیاتر و ئی دوکاندارا کە ئینێ سەرچەمەی خەڵک و وارینێ کەم شاڵ بابزانم ئەم گەشتیارە دەیەکەی بۆ ئاوادان کردوونەوە یاخود دەیەکەی تێکداوە بە شێوەیەکی گشتی ینی کە سەیری سیمای گوندەکەکەی دەیەکە ئەندازەیەک تێکچوو بەڵێ خەتای ئەو جادەکە خۆژنێ زۆر ئازیەتی ئەم خەڵکایە بێت تەپ و تۆز گرم و هۆڕ
مەرە سەلامەتانکە باخۆشدان با بنوێنین سپاس دەکەیت سەر چۆنیت باشی ناو چییە؟ محەممەد کاکە محەممەد تۆ پێم بڵەوە ئاگرێ بۆ چاکەیتەوە یا سەرماتە بەڵێ هەستم کرد زۆر سەرماتەوەیە ئەوەڵا بۆ ها سەرماتت بەخوا زەڵم ساردم سارد بووە ئەوەڵا باشە تۆ پێم بڵێ تۆ لێرە چیەکەی دوکانداریەکەی بەڵێ باش ها شاگردم شاگردی باشە بانیان سعات چەند هەڵەسی شەش و نییە ئەو دۆرە ئەی شەو تا سعات چەنە مێنیتەوە سعات چەنە خەوی وڵا دەورینەوە خەوم تۆ بۆ شەش هەڵەسە هەستەکەم هەر زۆر سەرماتە گەرم نەبوویتەوە بە ئاگرەکە نەوە باشە خۆ گەرم کەرەوە باشە دەی ئاگرەکە خۆشکە دەی منیش خەریکە سەرمان ببێ ها ئەمە چی پێڵەن ئەمە جۆلانەیە چییە؟ جۆلانێ بێڵێن جۆلانە ئەمە لەکوێ دروستان کردووە؟ وڵی مام دروستی کردووە ئیمامە خۆمان بۆ خۆی دروستی کردووە یا بە حازری کڕیوتانە؟ وڵا خۆمان دروستمان کردووە مام ئەمە ئەگەر خەڵک ڕسمی لێگرێ یا هەر دێ لەسەری دانیش و ئیسراحەتەکە وڵا ڕسمی لەگەڵ لەسەرەگرێ و ڤیددیۆ و ئەوە باشە ئەگەر ڕسمی لەسەر بگرێ تۆ چەندی لێوەرەگری؟ وڵا 500 ڕسم باش ئێستا من ڤیددیۆی لەسەرەکەمەوە دوو کامێرەم لەگەڵ هەیە چەندم لێوەرەگری؟ هەر 500 وڵای تۆ بەڕاستی پیاوی چاشی دیارە ینی خۆ زیاتریشی داوا کردای منە مایکێ مەمنون بەیانیان کەی یەی بۆ ئەمەی کە ئەمە هەڵواسی دوێ شەو لەکەیتەوە بەڵێ دەوری 8:30 ئێم بۆ دەوری سعات 6:30 تا ئێوارە ئینشاڵا بای ئەوە خەڵک بەلایەوە جوانە مەشتێکی تایبەتە یعنی لە شوێنی تر ڕەنگە ئەمە بەرچاو نەکرد پێ ئەم گوڵم و تەرتیباتی پێوەیە ئەمە کوتت دەستکردی مامتەیە بە حازری کڕوتانە وڵا دەستکردی مامە و ئەمانە هەمومان لە بازار کڕیوە و هێناومان چاکمان کردووە لەمەوە منۆمزانی لەسەری ڕاکشێت تو مەزامە ئاواکە ئاغانە کاکوالی جان حەزەکەم قسە لەسەر مەسەلەی بابەتی کولتوری پەیوەست بە جلوبەرگەوە بکەین ماشەڵڵا هەورامان لە ڕووی جلوبەرگ و ئەوانەوە زۆر دەوڵەمەنە بابزانم چی و چیتان هەیە سەرتا بە خێراتنتان دەکەم دیارە ئێرە ئەو منطقەیە پێشتر منطقەیە ئەو خەڵکانێک کە لێرە بوون هەمویان خودکەفا بوون بەڕاستی هەموو شتێکیان بۆ خۆیان دروست دەکرد لە ڕووی جلوبەرگەوە ئێمە هەموو جلوبەرگێکی پیاوان لە شاڵ لە کوڵەباڵ لە مشکی و لە کڵاو و لە کلاش و هەموو شتێک لێرە دروستەکرا جاران و لە هەورامان ئەو شتانە بۆ خۆیان ئێستاشی لەگەڵا بێ ئێستش هەر ئەسەرێکی ماوە کە لێرەوە پەخشکراوە بڵاوکراوەتەوە بە هەموو کوردستاندا خەڵکی سوادی لێ کردووە زیاتر لەوە خەڵکی ئەم گوندەی ئێمە خەڵکێکی عاقڵ و ئیشکر و دەستڕەنگینی زۆری تیاوە لە ڕووی سنعاتیشەوە خەڵکی سنعاتکاری بەڵێ ئێمە لە خەڵکی گوندی زەڵم ئێستا کۆمەڵێک خەڵکی بۆ نمونە دارتاشی زۆر باشمان هەبووە کە هەموو پێداویستەکانی خۆیانیان لێرە لە دار دروست کردووە حتا مەسەن شتی سێر و شتی باشی چاکی واشیان دروست کردووە کە بەنمونە لە ناو دیوار و لەسەر بۆ سەقف و بۆ سەر دیوەخانەوانە بەکاریان هێناوە کۆمەڵێەوە سابەنای زۆر عاقڵی تیا بکە تا ئێستا شەگەر لە ناو دیەکەی هەندێکیتان بینی کە ڕاستی دیواری جێچێکە لەو شتانی کە لە هەورامان زۆر سەرنجڕاکێشە ینی وشکە کەڵەکەوەی کە پێڵە وشکە کەڵک لە وشکە کەڵک دروستەکەن بەس بەڕاستی شتێکی زۆر جوانە ئێمە لێرە دوو جۆر دیواریان دروست کردووە جاران هەندێکی هەر بەردەکان تاشیەوە بە وشکی دایانناوە هەندێکیشی بەرد و قوڕیان تێکەڵ کردووە کە تا ئێستش دیوارمان هەیە لە حەفتاکان و شەستەکانە دروستکراوە تا ئێستش هەرماوە خۆی بە چاکی ماوەتەوە کۆمەڵێت لەو دەستڕەنگینانە کە لێرە مەسەن ئیشیان کردووە ئێمە لەبەر بوونی ئەم ئاوە لێرە ئاشمان هەبووە کە هەموو شارە زۆر و سنوورەکە هەمویان پێشتر هاتوون لێرە گەنمیان هێناوە بە هاڕین و ئاردیان دروست کردووە کە لێرەوە سەرچاوی بژێویکی باش بوو بۆ خەڵکی ئێمەش و خەڵکی هاتووە لێرە استفادی لەو شتانە کردووە و دەیان و بڵێن زیاتر کە مەجای تریتیا بە کە خەڵک لێرە ئیشی خۆیانیان پێ کردو دەزڕەنگینیان هەبوو لە هەموو ئاسنگەری هەتا ینی دروستکردنی تیخ و چەقۆ هەروەها داس و تەورداس و نازم ئەم شتانەشان ئەوە شەمان بووە ئێمە ئاسنگەرمان هەبوو لێرە پێشتر کە هەموو پێداویستەکانی ڕۆژانەی ئەو خەڵکی دروست کردووە لە پاچ و زەنگەن و خاکە نازەوە بیگرە هەتا تیخ و چەقۆ و هەتا مەسەن
پیک و نوێڵ و هەموو شتانەی کە پێویست بووە بۆ ڕۆژانە لێرە خەڵک بەکاریاناوە ئەو ئاسنگەران لێرە بەیان دروست کردو. باشە گوالی ئێستا ئەو سنعاتی دەستە تا چەند ماوە؟ وڵای ئێستا بەداخەوە ئەتوانم بڵێم هەر نەماوە یان زۆر بەکەمی ماوە فەرنجێ من لە بەرمە ئەو فەرەنجە جاران لێرە دروستیانە کرد بەڵام ئێستا هی ئێرە نییە ئەو ئێستا لە هەورامانی ئەو دیەوە نردویانە و لەوێ ئێستا شتەکان زۆربیان ئێستا بوون بە معمەل کارخانەیان بۆ دروستکردون لەبەرەوەی کە بەڕاستی سیارەکەی وەکو زۆر گونجاو نییە بۆەوەی س کەسێک دانیشە فەرەنجێک وەکۆی لەبەر دەنابتە دروستیکە ئەگەر بە دروستکردنی خۆی وێ لێرە پارێکی زۆری تێچێ بەڵام دەچین لەوێ ئەیهێنن پارە کەمتری تێدەچێ و بازارەکە شێرۆک خۆی ماوەتەوە. جاي داي شمال داخليتي هوريك وجهنو شوني دارنا نالو بكو داخلي شمالي يسجد جاورا عرضو زليلي ويوم برولا خياولا يا جدم بياني فخري به سيوح وضاني كوي بوسري دهتود جاد وفي ظلمي خوالمي بيودي في الكريم كوغاوي يا راون يا وات مبارك شابوي كوني واورا خارجي غموي لا يجوف داورا جاد شاري خرمالي بيني حميدر تشريف شادني ظلمي ساحظي وقر تاوق يقلي وزيوي ترجومي بيوصل باخبراني تركني دنيه بيوصل قري وشي ظلمياني اواني سيحظي يومي خيمه وقرالا دلك وروح خمياقي يا ظلم بخجاتي حصاني خويدو شتني يا دركامي خۆشەویستان وەختی خۆی شێوازی بنیادنانی خانوبەرە بەم شێوەیە بووە ئێرە خوارەوەی واتە قاتی خوارەوە زیاتر بۆ ئاژەڵ و حیوان بووە سەرۆشی بۆ ژیانی خێزانی واتە هەمیشە حیوان و ئاژەڵیان کردوتە خوارەوە بۆ مانایش کە حیوان و ئاژەڵ بۆ خۆیان لەشیان گەرمە زۆر جار هەتا سوودمەند بوون لەوەش کە خوارەوەی کە جۆرێک لە شێ و لە گەرمی هەبووە کاریگەری هەبووە لەسەر قاتی سەرەوەش بۆیە لەسەرەوە خۆیان ژیاون و لە خوارەوەش حیوان و ئاژەڵەکانیان. تۆ وەستایی لە مەنتیقی هۆرامانەش بە زۆری جاران خانوویان بەبەر دروستە کرد بزانم گەشتکاری بەرد خۆشترایی بلۆک طبعاً هی بلۆک ئاسانترە و خۆشترە
گەچی کەمتری ژێبە بەڵێ وتم ئەگەر مشکلە نیە بە هەورامیش قسەمان بۆ بکەیر مشکلە نییە باشە باشە ئیش و کاری ئێستا چۆنە ئیش و کاری ئێوە بە تایبەتی کەوە لەم منتیقی هەورامانان ئیش و کار ئێستا ئەلحەمدوللا هەیە بە تایبەتی ئێرە کە شوێنێکی گەشتیاری و یعنی ئەم بنارەی هەورامان هەمووی گەشتیاریە ئیشی ئێوە باشە وڵی تقریبان خاستەرە بەڵێ خاستە تقریبان هەتا مەعاشەکە هەبێ و موچە هەبێ ئیش باشترە باشە ئەی ئەو گەچێک کە بۆتانێت لە سلێمانیەوە دە یاخود شوێنی نزیکەی بن لە سلێمانیەوەیەت و لە منتەقەی کەلار و لە دەربەنی خانەوەیە لە خواردتریشەوەیە گەچەکە باشە با بزانم ئێوە چ جۆرە گەچێک بەکارێنن ئەخر گەچ نەوعی زۆرە ئێمە گەچی عراقی بەکارێنین ئێرانەکەشی بۆ تێکەڵاوەکەین ئێرانیش بەکارێنین باشە تۆ ئەم وەستایە لە کوردستانی باشوور فێر بووە لە کوردستانی ڕۆژهەڵات وەڵا هەر لێرە فێربووم لە کوردستانی خۆمان باشوور باشە ئیشت قەت لەو دی و کردووە چونکە لێرە نزیکە ینی تۆ گەر بۆ خۆت خەڵکی زەڵم بیا خەڵکی ئەم دەیانێ بناری هەورامان بی بەتەچید ئەو دانێ ئەو دی و نزیکە قەت چووی بۆ ئەو دی بۆ ئیشکردن وەڵی زووتر ڕۆشتوم بەڵام ئیشی گەچکاریم نەکردو لێرە فێربووم لەگەڵ وەستایەکی لای خۆمان شاگردی ئەو بووم پێشتر لای ئەو فێر بووم باشە ئەگەر ئێستا دقەیە دوو دقەیتر مەشغوڵەکەم گەچەکەی بەردەست دەمرەیان ئەمرێ بەڵێ دەباشە فەرموو دەست خۆش گوندی زەڵم لە ڕووی خزمایەتی و سیلەی ڕەحم و هاوکاری یەکتری و بەدەمەوە یەکچوون و ئەوانە چۆن سەلام عەلەیکوم سەرەتا بەخێراتی کەناڵە بەڕێزەکەتانەکەم بۆ ئەم دەڤەرەی ئێمە بە سەرکردنەوەی دەربارەی دێهات و خەڵکی دێهات چۆن ژیاون تا ئێستا ئەم دێ ئێمە ناوی دێی زەڵمە هەندێک پیاوی باشمان تیا بۆ ڕۆشتون و هەندێکیشمان بەجێ ماون و هەندێکی تازە پێیەگەن لە ڕووی کۆمەڵایەتی و ئەم دێ وابا بۆ واشمان کردووە و هەموو کەسی شایەتیمان بۆەدا کە ئێمە ریشتپی و جەمعی کۆمەڵایەتیمان لە ناوە زۆر تۆخ بووە حتا بۆ نمونە ئەم دێ ئێمە ساحێب باخ و ئاشوشتە ئاشی ئاو بەرد ئەگەر بەردە ئاشێکیان بویستایە ساحێب ئاشەکان لەم کەژانەی هەورامان یادە دەبەی بەمەوە ئەوانە هەبوو ئەو دوو سێ ڕۆژە تا ئەو بەردە ئەگاتە شوێنی ئاشەکە هەمووی ئەم دێ ئیشیە کرد بەبێ مناڵ ژن پیاو نەئەچوو بۆ ئیشی خۆیان حتا مەگەر مردوویەک بۆ مردایە ئەمەنە کۆمەڵایەتیان بەخوت بوو ئیتر بۆیە بەردەعاشمێنایە پێشەوە کرد شتێکی زەحمەتە لەسەر بەردەعاش مادام وایە پرسیارێ بکەم باشە بەردەعاشیان چۆنە کرد بە دەستە بەرەیان کرد چۆنایی بە چ شێوەیەک ئاێنە ئێرە چونکە شوێنێکی سەختە هەتا ئەو بەردەش بەردێکی زۆر قورسە یعنی زۆر بە زەحمەت مابەڵی لەگەڵاکرێ چۆن ئەو بەردەیان ئەگواستەوە ئان هێنا و ئان خستە شوێنی قوربان عەرزە دەکەم ئەو بەردە تەبعاً زیاتر لە 200 تەنە بێ بە شێوەیە بازنەیە بەڵام بازنەیەکی گەورە تقریبا مەترونیوێ ئەوان بدەوەرە ئەم بەردە لەوێ سووگە کرا ئەچنرایەوە کونێکی کرا ناوەڕاستی دارێکیان پێ کرد بە گولیس 10-15 لە دواوە ئەیان کرد 5-6 لێ پێشەوە بۆ ئەوەی لە شوێنێکە هەورازی بەرەکەوێن ئەمان زۆرکەن لە شوێنێکە هەورازی تیانێ ئەوان زۆرکەن بۆ ڕاکێشانی وە لەسەر لا بەپانی نەئەهات وەکو چۆن بە شێوەی تایە سیارێ بەریەدەنە و ڕێگەی ئەگر هەچەن ڕێگە سەخت و ناڕەحەت و هەموار بوو بەڵام ڕیان ئێکێشە عەرز دەکەم ئەڵێن 50 کەس زیاتر ئیشیە کرد لەوە بەردام 25 لە دواوە 25 لە پێشۆ لە تەنووسەکانیشۆ دارێکیان گەورەیان پیا کرد بۆ لە ئەوەی لاسنگ نەوێ بە ڕوویدایەکە لە بەو نوعهێنیانە خوارم فاڕوبا بزانم ئەی لە ڕووی تەنگ و چەڵەمە و کێشە و ئەوانەکە ڕوویەدا ئەوانیان چۆن چارەسەرەکە بۆ بەرداشتکە یاوەکوی هەرکە
کێشەیەک ڕوویەدا لە ناو ئاوایەکە دوو کەس دەمەقاڵیان نەبوو یا عاجزیان نەبوو ئەگەر دەمەقاڵەیە بواە لە بین دوو کەسان یا خۆیان بۆ خۆیان چاگە بوون هەر عینی دەقێم یا ئێمە پیاومانتیا بۆ ئێستاش هەر هەیە ئێستاش هەر بەردەوام یەکێ لەوانە ئەو دوو پیاوان لەوێکە شتێک بخەومێ زوو ئەچم بدەم کێشەکەەوە اینجا نیان ئێڵا تەنانە بگاتە ئێوارش ئەگە بگەشتاتە ئێوارە وڵی شەوە چون بۆ ماڵی داوایان لەیەکە کاکە ئەمە ئێمە موسڵمانین ئێمە خوا پەرستین پێغەمبەری خوا پەرستین نابێ ئەم شتە قبوڵ بێت لە نامانە قسە نەکردن لەگەڵ یەکەم یا پەندان بە یەکە یا بزانم ئەی ژن و ژنخوازیتان لەگەڵ ئاوایەکانی دەوروبەرا چۆن بوو ژنی زۆرمان داوە بە تایبەتی دێ هانێ قوڵ هانەی دنی لای سەرگەت بەڵانەوانە هەردوو دەیەکە هەردووچان هەورامین بابزانم لەگەڵ کورد و لەگەڵ ئەوانە شاسوە لەگەڵ ئەهلی شارەزووری برامان ئەم شارەزوورەی خۆمان تەمەنە بێ بڵێ هەورامان و شارەزوور و هەورامان نابێت جیانەکەیتەوە هەر ژنخوازیمان بۆ دووسێ ئامۆزام لێ دیێکۆن و خێڵی هەمە ئەوانەیە شویان کردووە ئێستا مناڵیان هەیە و وەفاتیان کردووە فەرقمان نەخستووە کاک حاجی سەرەتا سەلام عەلەیکوم پێم خۆشە باسی بنیادنانی باخ و باخواتمان بۆ بکەیت چونکە هەورامان شوێنێکی سەوزایی و ئاو کانیا و سەرچاوی زۆرە هەمیشە باخ و باخاتی چییە با بزانم شێوازی باخ و باخداری ئێوە بنیادنانی باخ لێرە چۆنە بسم الله الرحمن الرحیم یا خاخێر بێ دیسەر و چۆما بەرە بەشحاڵی بێمێ ئێمە تا بەسەر کردیمەوە منطقەوە ئێمە بە تایبەتی زەڵم بەڵێ یاگەکەش سەختەنە و زەحمەتێەوە فرێش گەرە کاپەی باغداری چونکە بۆ نەوانەیەوە کە سەختە ئێمە تەڵان و شێوەکەش بە زەحمەت بەرژمارمێ ئەغلبە بە کرێکار یا وێما وەشکەرمێ ساڵە نەدوێت تەڵانی یەرێ تەڵانی وەشکەرمێ و ئاساڵە کەرمێش بە زەرعات چەنین نەمامی تر بە ئەغلبە و وەختی چانە هەن بە کۆڵ خاکش پێماری جا من وێسم پرسیاری ئەوە بکەم کاک حاجی ئێوە ئەبێ ئەو تەڵانە هەمووی خۆشکەن دەشتیکەن سەرەتا کەڵەکێکی بۆ بکەن ئەنجا بە کۆڵ گڵی بۆ بێنن ئەنجا درەختێک بنێژن وایە وەختی چانە هەن ئەشوو ئاکەڵەکی جوان جوانەوە شەشکەری پلیکانی شپێکەری وەرینە پلیکانەکەرە بلی لێ ئاتەڵانێ اینجارێکەوە پلیکانی تەرەکەری پێی ئەو تەڵانێکی اینجار خاکش پێماری وەش وەشەوە شەشکەری ئاتەڵانی ئاساڵە حازرەشکەری کەریش زەرعات و نەمام ئێ ساڵەکەەوە یوەتەرە بەرماری کە یوەتەرە بەراردە دووبارە کەریش زەرعات وەروانێ نەمەنیرە پێی سەوزە و چیویت پێی تەماتۆ بامیە و باجان و جیوی مەمەنیرە پیازوی چیوای ماغڵە بە هەر مەسان میلاوی ماوە دەستگنا ئەو بۆ بردننی ئەو تەڵانە ئەو ئاو بردن بۆ ئەو درەختانە ئەوش بە زەحمەت نییە چۆن جۆگەی بۆ هەڵە بەسن چۆن ئاوەکە بن جۆرێ وەشەشکەرمی ئاوی مەبەرۆش مەگەر کتوپڕێوە نەواچی ئاوەکی تۆ وەرەگان یا بەدوەنە لە هامساکەی تۆ بێ باوەکی ورش کردێ بووە ئیتر وەختە زانی تەڵانێکی ورنۆ وەختی ئمە یارە من وێم سرم کۆمیان دوێر تەڵانین بەیانی لوانە وڕێبێنی چونکە ئاوەکەش ور نەکردینەوە بە فرەیی لوێنە مرشرە هەرەسەشکردێنە بەردەنش ئەنا ئیتر وەکی تەر بە مەحکەمی کەرمێش چونکە ئەغڵبە و یاگەکە ئێمە کانەتەوەنا ئی کانەتەوەنێ تەوەنێکیش جوانینی کە جوانینی بە جوانیش منیای میشا بە پەلەم مەکەرمێ بە شوێنەی واتە هەموو بەردەگەیەوە بەکار نانە بێ بەردی باش بێ و خراپە هیخەنە پشتەوە ئەویش یەکەنە دیوار بە دیوار کەرمش دیوار کاک حاجی ئەی با بزانین زەڵم ئێستا لەگەڵ ئاوا چۆنە ئێستا ئەم ساڵوش کە ساڵی بوو بێ ئاویشتان چۆنە باخ و باخەتان هیچ وشک نەبووە لەبەر بێ ئاوی خۆی زیاد بوو بەهۆ ئانەیە کە هاوکاری یوتری نیماکردن بەڵێ ئاواکی کەمەنێ بەڵام بە خاترەوانەی هاوکاری یوتری نیماکردن تا ئیسە باخمان ڕەنگان تەژنەش بێ بۆ بەڵام وشک نەبیێن وەرو ئانەی ئێمە یاوێما بەش کردێنێ میراوەژەن واچ مسعای یەرێ ودۆش پێی ئایاگا کە ئاویشانیەنێ بەیانیش دووبارە ورکریەوە پێی ئایاگای تەری کە بەش و چن یاگاکەرۆ بەو نۆبەی کە داتان ناوە هەر سعاتەی بۆ یەکێک هەموو پابەندە بن پێوەی باخەوانەکان ئاوە ئێمە بە نۆبەن نییەنێ هەرگر مادارمی تۆ داری ورشکەریوە پێ من داروژ ورشکەروە پێ ئەوی ئەو داروژ ورشکەرەوە پێ ئەوی ئەپاشێوەنە بەڵام وەرو خاترەوانەی هاوکاری یوترینی کەرمی واچمێ بە سعای یەرێ وزاش سعای یەرێ وزاش ملو پێ ئایاگا کە ئاویشانیەنێ ئیتر مەسەلی بەروبووم و باخوچی بیژ الحەمدوللا باخوچی وما بەروبوومەژەن بەشوێش بەڵام هەنجیرمان نەوەشە بینیم گوێزەکانیش زۆر کەم هەیە گوێزی پێوە بێ نازانم بەری زۆر پێوە دیار نییە پڕە ماشەڵڵا
وەڵا بە شوێنی وا هەیە زۆری تێوەیە شوێنی وایە هەنجیرەکەی بە عمل نایە بەڵام بنەکەی بە عمل تێ بنەکەش خاسەنە کەماوە کوردی بنەکەش خاسن گەورە مەفەق ئێستا ئێمە باقوچی و ئێمە لاو ئێمە خاسە شکر هەم هەنارمە هەن گرتنیشە عالێنی شکر ئاوی شابێنە تایزە تەژنەشان نەبیێن هەناری زەڵم بەناوبانگ هەناری زەڵم بەناوبانگە ینی هەنار و زەڵمی یەکە هەنجیر و زەڵمی یەکە هەنجیرش فرە خاسە هەناری چش فرە خاسە بەس وەزیش خاسە نییە نە پاسوورەکە ئیتر مشۆ زوو شتەکنی ئیسە وەخت و وەستەکنا یەگەیە چونکە 15 دەی وەزی تەکیو بەڵام چی لا ئێمە نەشو ئیسە تەکردو مامەستا پرسیارەکەی ئێمە ئەوەیە کە زەڵم ماشەڵا سومعەیەکی ئاینداری جوانی هەیە هەر لە مێژووەوە تاکو ئێستا حەزماکە شتێکمان لەو بابەتە بۆ باسکەیت سەرەتا بە خێر بێن خوای گەورە بەرەکەت بخاتە دین و دنیاتان و کەناڵی پەیامیش بێتە مای خێر و بەرەکەت بۆ هەموو کۆمەڵگەی کۆمەڵایەتی و کوردستانی ئازیزمان وەڵا ئەم زەڵمەی ئێمە سوپاس بۆ خوای پەروەردگار هەر لە دێر زەمانەوە بەناوبانگ بووە بۆ خواناسی و خواپەرستی ئەسەش سوپاس بۆ خوای گەورە هەروایە ئیتر هەموو شوێنێک باشیشی تایە و خراپیشی تایە بەڵام لەخوا بەزیابێ ئەم وڵاتەی ئێمە خەڵکانێکی تیا نابین لێ نوێژ نەکات لەخوا بەزیابێ خەڵکانێکی باشی تایە و سوپاس بۆ خوای پەروەردگاری باڵادستی مێرەبان ئەمەش لە فەزلی خوای پەروەردگاری باڵادستی مێرەبانەوە باشە مامۆستا ئەبینم دوو مزگەوتان هەیە مامۆستا بەڵام هێشتا ئێوە لە مزگەوتە تازەکە فەرزەکان ناکەن بەڵکو هەر لە مزگەوتە کۆنەکەیکەن بەلای منیشەوە مزگەوتە کۆنەکە زۆر شیرینە عیبادەتیش تیا زۆر خۆشە جا نازانم ئێوە مەبەستانەوەیە کە هەر ئێرە بارتان پێوەی گرتووە یان هەر بە خۆتان حەزەکەن لێرە نوێژ بکەن یا لێ کێش و گرفت هەیە وەڵا سوپاس بۆ خوای پەروەردگار ئێمە ئێستا دوو مزگەوتمان هەیە یەکێکیان جومعەی تیاکەین ئەوی تریش جەماعەت بەڵام مزگەوتە تازەکەمان بە حکمی ئەوەی کەوا ئەو مەستەراوانەی کە هەیەی بە عمل نایەن خەڵکێکی زۆریش ڕوومان تێەکە ئیتر ئەگەر بەکاریان بهێنین سەرنجام گیرە خۆی خۆمان گیریشمان خوارد پارەکە تا چاکمان کردنەوە تەواو ناڕەحەت بووین لەبەر ئەوە دایەخێنەنا هەردووکمان هەرە کردەوە بە ڕووی گەشتیاراندا بەڵام ئەگەر خێرخوازێک بێت و بتوانێت لە شوێنێکدا کۆمەڵە مەستەراوێکمان بۆ دروستکات بەردەوام مزگەوتەکانەکەینەوە باشە مامۆستا خەڵکی ئێرە بە باخ و باخداریە بە ئاژەڵداریەوە مەشغوڵن چۆنە لەگەڵ نوێژ و عیبادەتی خۆیانە چۆن ئەتوانن ینی حازر بن بۆ جەماعەتەکانیان ئامادەیان باشە چۆنە وەڵا سوپاس بۆ خوای گەورە هەر لە دێر زەمانەوە ئەم خەڵکەی ئێمە وتم لەگەڵ جومعە و جەماعەت و مزگەوتەکان و ئاشناییەکی باشی هەبووە و تا ئێستاش هەر بەردەوامە سوپاس بۆ خوای پەروەردگاری باڵادەستی مێرەبان ئیشی خۆیەکات و لە مزگەوتەکانیشدا تەواجودیان هەیە باشە مامۆستا گەشتیارێکی زۆر ڕۆکاتێرە بە تابەتی لە ڕۆژی هەینیە جەناب لە ڕۆژی هەینیە تەرکیزت لەسەر چییە هەنی وتارەکانت چ بابەتێکیان تا پێشکەش وەڵا ئێمە وتارەکانمان هەمە چەشنەن بەڵام زۆربەی کاتەکان باسی ژینگە و پاکی ژینگە و گرنگی ڕاگررتنی ژینگە ئاو هەوا خاک ئەم سیانە ئەگەر لە هەر کۆمەلگەیەکدا لە هەر شوێنێکدا وەکو خۆی ڕابگیرێ نەخۆشیەکان کەم ئەبنەوە و ئەبێتە مای خێر و بێریش بۆ وڵاتە حەقەیەمە وعیمان بۆ دروست بێ و زۆربەی زۆری کەناڵەکانیشمان ئەو باسانە بەردەوام بکەن بە تایبەتی مامۆستایانی بەڕێزمان لەسەر کەناڵەکان ئەگەر چەنووتەیەکی کەمیش بێت تەرخانی کەن بۆ پارێزگایی لە ژینگە بۆ ئەوەی چۆن بتوانین ئەم ژینگەیەمان بپارێزین کە کوردستان سوپاس بۆ خوای پەروەردگار هەر هەمووی ژینگەیەکی پاکی هەیە و زۆربەی زۆری شوێنەکانیشی گەشتیاری خوا لە ڕازی بێ دەست خۆش بێ مامۆستا خوا بەخێر بن سەر چاوەکان و خواگەوەیتان تا و بەرەکەت خاتە دین و دنیا سەلامەت کاک عومەر ئێرە واتە ئەم منتیقەی زەڵمە ئەگەر چی سروشتێکی زۆر جوان و دەستلێنە دراوی هەبووە بەڵام ئێستا وردە وردە هەموو شوێنەکان بوون بە شوێنی گەشتیاری بابزان گەشتیاری بۆ بە خێر و بەرەکەت بۆ زەڵم یاخود زیانی لە سروشتەکەی یاوە
بەڵێ پێشەکی بەخێراتنتان دەکەین بەخێربێن یاخوا بۆ ئەم زەرفەتە بە ئێمەتان بەخشی سپاستان دەکەین بەنسبەتی گوندی زەڵمەوە یا دەیزەڵمەوە کە ئیسە بووە بە مەتەقەیەکی گەشتیاری و ئەوانە ئەو هەموو قەرەباڵەکە ئەوانە ڕوویتەیەەکە ناڵێن سوودمە نەبینتیایە چکە پیسانە بێ بەڕاستی حقیقەتەکان بڵێ بەڵام لەگەڵ ئەوەیش هەمووشمان سوودمە نەبین بەشێک لەو خەڵکی زەڵمە بڵێن سوودمەند بووە لەم خێروبێری ئەم گەشتیارانێ بەڵام لەگەڵ ئەوەیش لەوانەیە بازێکمان تووشی زەرەر بووبین تووشی ئەوانە ببین کە ئەوەی کە ئیسفادەمان نەکردەوە یا خێرمان تێ نەکردەوە لەوانەیە زەیریشمان لێکەوت بێ بەڵام بە حکمی ئەوەی کە مەجموعەیەکمان کە تووشی خێر بوون یا کەسابەتێکی یا معیشتێکیان دروست کردووە بۆیان دەستەبەر کردووە ئێمە گوێمان لە زیارەکەی خۆمانیە لەبەرەوەی کە بەشێک لە ئێمە ئیسفادەیان کردبێ وەکو وایە هەموو پۆڵ و پار و خێر و بەرە هەم گیرفانی هەمومان ڕۆیتەوە با بزانم ئەوانەی کە لێرە ئیشەکەن لە بڵێن لەم دوکان و بازار و هێنێک کە ئێستا لە زەڵم هەیە زۆرینیان هەر خەڵکی زەڵمن یاخود خەڵکی ئەم لاولاش هاتووە ناڵێ خەڵکی هەمووی زەڵمە خەڵکی دەرەوەی زەڵمیشمانتیایە بەڵامەکە ماتوو هاتوۆتە لێرە و کەسابەتەکە ئێمە هەر ناومان حسابەکەن کە خەڵکی زەڵمە لەبەرەوە لە سنووری زەڵما کەسابەتەکە لە سنووری زەڵما بتوانێت معیشتێک پێداکە ئێمە حسابەکەن کە خەڵکی زەڵمە چونکە ئێمە تەبیعەتی ئێمە وایە بەڕاستی ئەم سنوورە لەگەڵ هۆرامان و شارەزوو هەمووی بە یەک جەستە حسابەکەین واحسان بەکردکە خانەوادەیەکین هەر جەستێکە عشرەتێکی هەمومان هەچکانمان ئیسفادە بکە وەکو وایە گیرفانی هەمومان ئاڕۆشت بێ با بزانم تەمان هەورامان بە زەحمەتێکی زۆر باخ و باخداریان کردووە هەر درەختێک کە ڕوانویانە یەک دنیا ئیشی ویستووە تاکو بڵێن ئەو درەختە نێژراوە با بزانم ئەم بابەتی گەشتیاریە زیانی زۆر لە باخەکان ناوە وەختی خۆی کاتی خۆی کە معیشەتی ئەو خەڵکە لەسەر ئەم باخانە بوو بەڵام ئێستا وای لێ هاتووە یانێ بەرووبوومی باخەکان نەماوە هیچ بەرووبوومێکی نەماوەیە ئەو بەرووبوومە کە بێ مەزە کاڵای ئەمە شوێنە باغ بوو ئەمە ئەو کاتە مەسەن هەنجیر بوو بڵێن ترێ بوو خۆ بوو شتێکی تر بوو لە بەرووبوومی باخەکەی سفادەیە کرد بەڵام ئێستا عکس بووە تۆشتەکە بەرووبوومەکە نەماوەیە بەڵام ئێستا پارەیەکی نەختینە وەرەگرە هیلاکیش نابێ بەدەستیەوە بەڵێ هیلاک بووە تا شوێنێکی دروست کردووە ئێستا ئەم شوێنە بەڕاستی مەسروفێکی پارەیەکی تێچووە جا دروست بووە بەڵام ئیسا کەوتووە ئیسراحەت مەسەن کابرا جێگەیەکی داڕستووە گەشتیارێکیە لێرەیە نانەیە خۆیان چایەیە خوا مەسەن ئیسفادەی کردووە لە بری بەرووبوومەکەی ئەو سایسە ژیانەکە گۆڕا بووە بە شتێکی مەمەسا جەنابەت ئەنجومەنی گوندی زەڵمی با بزانم ئەنجومەن ئیشی چێ لێرە بەخێراتنی پرۆگرام و کەناڵەکەتانەکەم بەخێر بێن سەر چاو ئەنجومەن لێرە ئەو کاروبارانە کە پێوەستن بە حکوومەتەوە لە ڕووی یاسایی و مەسلەی تەجاوزات و ژیانی خەڵکەکە و ڕێخستنی ژیانی ئێرە ئەوەی کە پەیوەندی بە یاساوە هەیە بە حکوومەت و شارەوانی و دادگا ئەوانەوە هەیە ئەنجامی ئەدا کاروباری هاوڵاتیان لەگەڵ ئەوەی کە لە ناو دێکەش ئەگەر کێشەیە شتێک هەبێ دەشێت بەدەمیەوە و چارەسەریەکە بەڵام ئێمە لە ناو گوندەکە زیاتر شورا ئیشەکە ئەنجومەنێکی ڕاوێژکاریمان هەیە لە ڕێشتپی پیامەقوڵان پێگاتەوە ئەوان شارەزای مێژووی ناوچەکە و گوندەکە و ژیانی کۆمەڵاتی و خێزانی شوێنەکەن ئەتوانن بچن بە دەم ئەو کێشە و گرفتانێک لە ناو خۆی گوندەکەی ئیشان لەسەرکرێ و ئەبن بە کێشە و گرفت بۆ دەرەوەش ئەوە ئەنجومەن ئیشەکانەکە هەستەکەم گوندەکە خەریکە بەرەو چۆڵی ڕۆح وەکارەکەی چییە یاخود با بڵێن ئەوەی کە خانوە جوانەکانی کۆن هەیە خانوەکانی قەدیمەوەی کە بە وشکە کەڵک و واروەها بەدار کراوە سەربانی خۆڵ و ئەوانە کەوە دیاردەیەکی زۆر جوانی هەورامانە خەریکە وردەوردە لەناو گوندەکە لە ناوچێ بەشێکی زۆر سەرەکیە پەیوەندی بۆ مەیلەوە هەیە کە بۆ ژیان هەیە و بۆ میعماری هەورامان هەیە و بۆ ئاوادانکردنەوەی گوندەکان هەیە لێرە خەریکە ئاوا ئابێ لە هەورامانی ئەمدی و هەر بە تەواوەتی بێجگە لە تەوێڵە و بیارەکەی تەخوارەوە ئەو وێرانکاریە بە هەموو شوێنەکانەوە هەموو گوندەکانەوە دیارە بەشێکیشی پەیوەندی بە حکوومەتەوە کە کەمی خزمەت گوزاری ئەوانە ئێستا ئێمە لە هەورامانی ئەو دیو کە سەبت بووە لە یونسکۆیا سەبەبەکە چییە هەم ئەو مەیلە هەیە بۆ هەورامی بوون و بۆ ئەو کولتورە دەوڵەمەندە تایبەتەکە وەکو میراتێک بەجێماوە کە نەوە دوایینەوە پاراستویانە لێرە ئەو مەیلە نیە لێرە بە جیهانی بوون بە شێوەیەکی زۆر خراپ تەسیرێکی زۆر خراپی هەبووە ئێستا لە ساڵی 92 کە لێرە چەند وەستایەکی بەناوبانگمان هەبووە کە ئێستا چەند بە پەنجەی دەست ئەژمێرن کە کەم بوونەتەوە نەماون
بەو کەرەستەکەمانەوە بەو کەرەستە سروشتیانەوە کە ڕێگە و بانیش نەبووە چونکە مەیل هەبووە بۆ ئەو خۆبوونە بۆ ئەو تایبەتمەندیە کولتوری هەورامیە ئەم هەموو خانوە جوانیان نان کردووە بە هەرەوەزی بەبێ ئەوی حکوومەت کەسێک هیچ ڕێکخراوێکە پاڵپشتیان بکە باز ئێستا جادە هەیە ڕێگاوبان هەیە گەشتیاری هەیە هەموو مقاوماتێک هەیە کارئاسانی هەیە بەڵام ئەوەی کە پێویستە بپارێزرێ ئەوەی کە پێویست بوو زەڵم و گوندەکانی تری هەورامان لەمدی و وەکو خۆیان بمێنەوە هیچ ئاسەوارێکیان وەکو خۆیان نەماوە اینجا حکوومەتیش هیچ پشتگیرێکی ئەوە ناکە فەرموو کاتێکە عقار کرایەوە بۆشی نەیانوت لە ناو گوندەکانە بەم ڕێ و ڕسمە بەم پێوەرە ئەبێ خانوەکان دروست بکرێن اینجا شتێکی هینی شەیە وەکوتم لێرە مۆدررنیتە زۆر کاریگەرێکی خراپی هەبووە خەڵک واتێگە ئەستا ئێمە سەلیقەی هەورامەکانمان هەیە لێرە هیچ ئامادەگیەکی نییە عەرەبەکان دێن بۆی هەورامان ببین کەچی ئەمان خۆیان هەستاون عەرەبەکان چیان هەیە ئەویان بۆ کردوون یعنی هەروەکو بڵێ شتەکە پێشەوانە بۆتەوە بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە و لە ناوچەی هەورامان لە گوندی زەڵم ماڵاوایتان لێکەین تاکو و بێگەشتنەوەیەکی دیکە و گوندێکیکەی کوردستان هەمووتان بەخوای گەوراس پێرین خواتان لەگەڵ بەسەرێ دەبی دەجای وێرانی بە شەرخێواری و گەرمی شۆیانی بە شەرخێواری و گەرمی شۆیانی دەگاوێ شێکی چەند مەساڵێکیم بیای نشتی ماڵێکیم باسەرێ دەمی دەور و سەرێ شێمەی بنمی وێ سەیران بەی باخ و حێمەی بنمە ڕووقالیم سیاوی پۆشان دماگەرێکێری ئاخشاوەرێکیشان بنمە ڕووقالیم ئامانۆخیە هانە قوڵێ قوڵێ بەگرە و بێحەڵ سەرچاڵماتێمی عاجز و پێری دماگەلێکێری سەرمەدان لێوێلی دەسەبێ دێسێ گەلگەل نەهزاران سەرمەدان وێن عەسر و ئێواران سەیەکاو زەرێدایی لاری بیهێوێ دماگەلێکێری وەری بیێی